لە پێشوازی ساڵی نوێدا لە شەوی سەری ساڵدا شەقامەکانی شاری سلەیمانی پڕ قەڵەباڵغی و دەنگەدەنگی خەڵکو و ئاسمانی شارەکەش بە یاریە ئاگرینەکان و تەقەمەنی ڕۆشن کرایەوە بۆ ماڵ ئاوایی لە ساڵێکی پڕ لە قەیران و پێشوازی لە ساڵێکی نوێ کە هێشتا ئاسۆی چارەسەرکردنی قەیرانەکانی ساڵی ڕابردوو بە نادیاری ماوەتەوە. هیوادارم ساڵی 2016 پڕخۆش و شادی بێ وەکوم ساڵە بێ هیوادارم وەزعەکە باشتر بێت 2016 چاوەڕوانەوە بکەم کە ساڵێکی پڕخۆش و شادی بێ هیواداریشم وا بێت. هەرچەندە بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش پێشتر ئیدارەی شارەکان و حکومەت باسییان لەوە کرد کە ئاهەنگی سەری ساڵ بە ڕەسمی ناگێڕن بەڵام خەڵک خۆڕسکانە هاتنە سەر شەقامەکان پێدەچێت ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێش و ماڵ ئاوایی لە ساڵی ڕابردوو بکەن و ئاهەنگ و خۆشی ئەوان وەک خۆیان وتیان بۆ تێپەڕاندنی ساڵێکی پڕ سەختی و قەیران بێت. ساڵی 2015 ساڵێکی پڕ ناومێدی بوو بۆ هەموو گەلی عێراق هیوادارم ساڵی 2016 بێتەوەی ئومێد و چاکبوونی باری ئابووری دارایی وڵاتەکەمان و سەرکەوتنێکی تەواوی بۆ هەموو گەلی عێراق بۆ هەموو هاوڵاتیەک هیوادارم ساڵی 2016 بێتە خۆشی بۆ هەموو لایەک و پیرۆزە ساڵی 2016. لە هەرێمی کوردستاندا ساڵی 2015 ساڵی دۆختربوونەوەی قەیرانی دارایی و بوونی موچەی مانگانە بە 4 مانگجارێ بۆ فەرمانبەران و موچەخۆران سەرەڕای شەڕی داعش و نەبوونی کارەبا و خزمەتگوزاری سەرەتایی بۆ هاوڵاتیان بوو. گەنجان هیوا دەخوازن ساڵی نوێ جیاواز بێت لە ساڵی 2015. بەڕاستی 2015 من وەکو گەنج ساکەم بڕوا ناکەم بۆ هیچ گەنجێکی وەکو هاوشەوەی من خۆش بوو بێت و ئینشەڵا ڕوات و نایەتەوە. بە هەر کەسێکم دەوت لەبارەی ساڵی 2015 قسە بکە ئەو لی دەپرسیم چی بڵێم ساڵێکی پڕ ناخۆشی بوو تەنانەت ئەوانی تەمەنیان بەرەو سەرەوە بوو ساڵەکە بە ناخۆشترین ساڵی تەمەنیان ناو دەبرد. تەمەنم گەیشتۆ بە نزیکەی 50 ساڵ تا ئێستا لە ساڵی 2015 ناخۆشترم نەدیوە بە نسبەت گەلی کوردەوە لەبەرەوەی گەلی کورد نەهامەتی زۆری دیوە سەرباری ئەو هەموو نەهامەتیانەی کە هاتوۆتە ڕێگای ئەبوایە ساڵی 2015 خۆشترین ژیانی بۆ فراهەم بووە لەلایەن کاربەدەستانی ئەم وڵاتەوە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە کە هیچ تروسکایەک و ڕۆشنایەکیش شک نابین کە لە ساڵی 2016 بێتە مای دڵخۆشکەرە. بۆ زۆربەی بۆ نەنەتەوەی نیشتیمانی و ئاینیەکان بەشێک لە خەڵکی لە شاری سلەیمانی دەڕژێنە سەر شەقامەکان بە تایبەت شەقامی سالم کە لای خەڵک بە سەهۆڵەکە ناو دەبرێت. ئەم ساڵیش تا درەنگانی شەو خەڵک لە پێشوازی ساڵی نوێ و ماڵ ئاوایی لە ساڵی قەیرانەکان وەک خۆیان دەیانوت لە شەقامەکانمانەوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.